Игра достаточно специфичная. بەڕاستی وەرزشێکی نایابە لە ڕواڵەتدا لە وەرزشی هۆشی سەر سەهۆڵ دەچێت ئەو گۆچانە و پەپکەکەی کە بۆ یاریکردن بەکاردەهێنرێت لە ڕووی دیزاین و کێش و قەبارەوە لە هۆکی سەر سەهۆڵ جیاوازە دوو تیپ یاریەکە ئەنجام دەدات هەر تیپە لە 3 کەس پێک دێت ڕوبەری یاریگاکەش بچووکە بێگومان یاریگاکەش لەژێر ئەودایە Похожего нет. Играют трое на трое. Поле достаточно... Когда люди быстро двигаются, они очень быстро тратят воздух. هەر کات مرۆڤەکان بە خێرایکی زۆر لەناو ئەودا جوڵە بکەن بێگومان پێویستیان بە ئۆکسیژینی زیاتر دەبێت هەر بۆیە ئاڵوگۆڕکردنی یاریزانەکان بە شێوەیەکی زیاتر لە یاری ئاسایی ئەنجام دەدرێت پێوەری بردنەوەی یاریەکەش تۆمارکردنی زۆرترین ژماری گۆڵە لە ماوەیەکی کەمدا Интересный любой вид спорта, когда начинал... سەرجەم ئەو یاریانەی کە ئێستا بەشداری لە ئۆڵمپیاد دەکات لە سەرەتاوە بەم شێوەی ئێمە دەستیان پێکردووە و ئەنجام دراون دواتر بوون بە یاری جیهانی ئێمەش بە ئومێدی ئەوەی ڕۆژێک بێت ئەم یاریش بەشداری ئۆڵمپیاد بکات چونکە وەرشێکی گرنگە و مەلەکردن و هۆکی لە یەک یاریدا کۆکراوەتەوە